ڕووداوەکە ئەمن لە بن کەپرەکەی دانیشتبووم بۆ خۆم گندۆرەی دەفرۆشم. سیارەکە دوو برا پێشمەرگە بوون لایەندا بۆ بەبەستی گندۆرێ بکڕن، لایەندا دەمەک پێچ و هاوڵاتێکات خەرکی سۆران بوو، ئەوی شەرۆ بزانم پێشمەرگە بووە. هات گوتی ئەگەر پێتان بکرێت لەگەڵ خۆل بمبەنەوە سۆران. وەڵا گوتی جێمان نییە، شای داوامیان پێ بوو، سیلاحیان پێ بوو، هەندێک بەنزین و شتیان لێ بوو ناو سیارەی. وەڵا دواتر هەر لە قساندا بوون برادەرەکە ڕۆی خەرکی سۆران، ڕۆی بڕێک دەقریبەن 10 مەترێک ڕۆی سیارە کاتە لێرە ویستی بە پێش سیارێک تر بکەوی، ویستی بە پێش بکەوی لایدا و لای لە تەنیشتی بڕوا کۆنتترۆلی خۆی لە دەستدا، هەر کەتە سەر شۆلدەرەکە و خۆی لە سیارەکەیدا، خۆی لە سیارەکەی دیدا تقریبان 6 نەفەر بریندار بوونە و 2 قوربانیشی لێکەتینەوە. کاژمێر یەکی نیوەڕۆ ڕووداوێکی هاتوچۆ لە جوسایدی هەریر باسرما ڕوویدا. لە ئەنجامی ڕووداوەکە 8 کەس گەیران نەخۆشخانەی هەریر. سەرەتا ڕووداوەکە ئاگادارکردن نەخۆشخانەی لەلایەن تیمی فریاگۆزاری 122 هەولێرەوە بوو. لە ئەنجامی ئەو ڕووداوە ئەمبولانسەکانی نەخۆشخانەی هەریر توانران 8 بریندار بگەینە نەخۆشخانەی هەریر و لەو بریندارانە 2 کەس گیانیان لەدەستدا، هەر پێش بگەینە نەخۆشخانە گیانیان لەدەستدا بوو، یەکێکان تەواوی جەستەی سوتا بوو، ئەوی تریشیان کۆچی دوایی کردبوو. بریندارەکانیش چارەسەری سەرەتاییان لە نەخۆشخانە وەرگرت، بۆی چارەسەری زیاتر وەرگرن و گەینا نەخۆشخانەکانی هەولێر، ئەویش بە هاوکاری ئەمبولانسەکانی نەخۆشخانەی شەقڵاو و نەخۆشخانەی بالیسان و بنکەی تەندروستی باسرمە و سێ لە ئەمبولانسەکانی نەخۆشخانەی هەریر